الله سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری بە تایبەتی لە نێو گەنجانی عێراق لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز ڕائەت فەهمی سکرتێری حیزبی شۆیی عێراق لەگەڵم دەبێت. بەڕێز ڕائەتم کاتت باش. سەرڕای ئەوەی کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بە ژێرخانێکی سەرچاوە سروشتیەکان بە تایبەتی نەوت هاوکات کۆمەڵێک بابەتی دیکەی بازرگانی، بەڵام بۆچی ڕێژەی بێکاری لەم ئاستەدایە کە هۆشداری لە بەرزبوونەوەی ڕێژەکە ساڵانە دەدرێت؟ تحياتي لكم ولجميع متابعيكم الكرام. سلااو ڕێزم بۆ ئێوە بۆ بینەرە بەڕێزەکانتان ئێمە وای دەبینین کە ئەمە پەیوەندی هەیە بە ژینگە و بارودۆخی سیاسەتکردن لە کۆمەڵگادا لە عێراق بابەتی کارکردن و هەروەها کارپێدان و هەروەها نەهێشتنی بێکاری لە حکوومەتەیەک بە دوای یەکەندا جێی نەکراوەتەوە، هەروەها ئارمانجێکی سەرەکی نەبووە بۆ سیاسەتی ئابووری و کۆمەڵایەتی. ئەمەوە بووە کە ئەنجامی ئەوە بووە پرۆژەکان لەلایەن حکوومەتیان هەندێک کەرتایبەت جێبەجێکران، بەڵام ئەمەیانی تیادا نەبووە. ئێمە دەبینین کە کار نەکرا بۆ بەرفراوانکردنی زانکۆکان پەروەردە. زۆر بابەتی دیکە هەم حکوومەت هەم پەروەردە دەزانن کە کەمیەیەکی زۆری خەڵک دەخەنە بازارەوە کە دەرچوون بەڵام هیچ کارێکیان پێنادەن. کاری حکوومەتیش ئێوە دەزان کە لە زۆر لایەنەوە وەڵامی ئەو احتیاجە نەداتەوە کە دەوڵەت هەیەی، بەڵکو ئەمە ئەوەیە کە دەتەوێت هەندێک لە خەڵکی بێکار کاریان بۆ بدۆزیتەوە لە ناو گەنجاندا و گەنجانەی کە دەرچوون، بەڵام ئەم ڕێگەیەکە کە کێشەی دیکەت بۆ دروست دەکات، چونکەوە دەکا پاڵەپەستۆیەکی زۆر بکەوێتە سەر دەوڵەت و هەروەها بودجە لەلایەنی موچە و مافەدارایەکانیان و وڵات وای لێدێ کە دەکەوێتە ژێر پاڵەپەستۆیەکی زۆر بەو شێوازە. لە کاتێکدا کە پێویستە وە نەبێ، چونکە ساڵانە و ڕۆژانە خەڵکێکە دەردەچن قوتابیان دەردەچن و پێویستت بەوەی هەیە کە پرۆژەیەکی ڕاستەقینەت هەبێ کە وەڵامی ئەمە بدەیتەوە. حکوومەت پێویستە سیاسەتێکی گشتگیری ئابووری و کۆمەڵایەتی هەبێت بۆ کار و هەروەها کارپێکردنی گەنجان و نەهێشتنی بێکاری. پێویستە ئارمانجێکی فێدرالی و مەرکەزی بێ لە بکرێتەوە. لە کاتێکدا زۆربەی گلەی گەنجان و خەڵک و هەروەها داواکاری و خۆپیشاندەرانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە پارێزگا گەورەکانی عێراق دەهاتنە سەر شەقامەکان، نەهێشتنی بێکاری و بوونی خزمەتگوزاری بۆ گەنجان بووە لە پارێزگاکانی عێراقدا. بۆچی تا ئێستا حکوومەت پلانێکی گشتگیری بۆم بابەتە دانەناوە؟ ئایا ئەمە هەڵەیە لە سیاسەتکردندا یا هەڵەیە لە جێبەجێ نەکردن؟ والله إذا كانت خطة استراتيجية فما مطلع. ئەگەر پلانێکی استراتیژی هەبووە دەمانزانی بۆچی ئەم خۆپیشاندانە ئەو گردبوونەوانە دروست دەبن. ئەمانە لەلایەن ئەم خۆپیشاندانانە ماوەیەکی درێژە کە دەکرێن. ئەمانەی کە بەڵێنیان داوە بەڵێنەکانی لەگەر جێبەجێ کردبان ئەمانە دەکرا بووە بودجە دانراوەوە کێشەش هەیە، کورتهێنان هەیە. ئەمە وا دەکا کە تۆ پلانێکی استراتیژی گشتگیر و باشت نەبێ بۆ بابەتی بێکاری. حکوومەت ئەوێ ئەمە ببینێ بە تێبینی وەری بگرێت. ئەمە دوو پات لەسەرەوە دەکاتەوە کە پێویستیمان بەوە هەیە، پێویستە پلانێکی گشتگیر هەبێت. مەبەستمان لە پلان چییە؟ ئەوەیە کە هەلیکار دروست بکە، هەلیکاری ڕاستەقینە، ئارمانجێکی مەرکەزی بێ بۆ بابەتی ئابووری و بەرهێنان و بنیاتنان. تەنها بابەتەکە گرێدراو نییە بۆ وەزارەتی دارایی و بابەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یاخود پلاندانان. ئەمە پێویستە ئارمانجێکی مەرکەزی بێ بۆ هەموو دامەزراوەکانی دەوڵەت، بۆ هەموو لایەنەکانی دەوڵەت. ئەگەر ئەم پلانە هەبێ کە پێویستە هەبێ، تەنها لەلایەنی دامەزراوەکانی دەوڵەت جێبەجێ ناکرێت، بەڵکو ئەمە قەزیەکی کۆمەڵایەتی عێراقیە کە گەنجان پێویستیان پێ و
بێکاری زۆر زیاترە لەوەی کە بیری لێ دەکەیتەوە پێویستە کۆمەڵانی خەڵکیش بەشداری بکەن لەلایەن دامەزراوەی کۆمەڵایەتی و نقابەکان بۆ ئەوەی ئەمەی کە پێویستە بکرێت. بەڵێ بێگومان بەڕێز ڕادۆک و بەڕێزیش ئاماژەت پێکرد بودجە پێویستە بۆی کە بتوانێت ئەم کێشانە چارەسەر بکرێت. ئەمڕۆژ بڕیارە پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر خشتە داراییەکانی بودجەی 2024 کۆ ببێتەوە و هەروەها ڕەخنە هەیە لە کەمکردنەوەی پشکی پارێزگاکان. ئای ئەمە کاریگەری دەکاتە سەر جارێکی دیکە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری وەم هۆشداریانەی کە ئێوە ئاماژەتان پێ کردووە لە دۆخی خزمەتگوزاری لە پارێزگاکانی عێراقدا؟ يعني الموازنة حسب ما قال تفاصيلها يعني ممكن يعني بودجە بەپێی ئەوەی کە هەیە پێویستە کە پێویستە دامەزراندن نەبێ یاخود ڕێژەیەکی دیاریکراوە هەبێ لە بودجەدا جێی دیاری جێی کراوەتەوە بەڵام پلان و پرۆژەکان ئەوانەی کە لە خۆکەی وەبەرهێناندان لە پلانی وەبەرهێناندان چەند هەلیکار دروست دەکەن ئەو ژمارەمان نییە ئێمە نازانین ئەگەر جێبەجێ کرا ئەگەر جێبەجێ کرا ئەمە هەلیکار دروست دەکات ئەم هەلیکارانە ئایا خەڵکی بیانی دێن چەند دەبێ ڕێژیان چەند دەبێت کە لە عێراق کار دەکەن و هەروەها هی ئێمە ئەمانەی کە پسپۆڕیان هەیە کێ بەشداری تێدا دەکەن ئەم ژمارانە دیار نین ئەمانە دیار نین ئەمڕۆ بودجە هەیە بودجە بنەمایەکەوە ئاساسە بودجێ وەبەرهێنان دەڵێم ئەگەر باسی موچە و بابەتەکانی دیکە بکەی ئێستا کارمەند هەیە و هەروەها ئێمە زیاتر لە 4 ملیۆن کارمەندمان هەیە بەڵام من باسی هەلیکاری ڕاستەقینە دەکەم کە کەرتی گشتی یاخود کەرتی تایبەت دابینیان بکات بەڵام هیچمان نییە. قسەی گەورە هەیە دەڵێن پرۆژە دەکرێت پرۆژە دروست دەکرێت بەڵام ئەم پرۆژانە چ هەلیکارێک دروست دەکەن و ژمارانەی باسم کرد ئەمانە غیابن و هەروەها زانیاریان لەسەر نییە. لە پارێزگایەک لە کەرتێکی تایبەتی بە کێشەمان هەیە لە بەسڕە لە کوت و هەروەها لە نێوان سێکتەری نەوت و ئەم شارانە ئێمە پێویستمان بە پلانێکی گشتگیر هەیە. ئێمە لە کێشە و کریزی گەورە و بچووکداین و هەروەها ئەوەش با بڵێم گفتوگۆکانی بودجەش ئەمانەیان تێدا نییە. زۆر باشە بەڕێز ڕایەت فەهمی سکرتێری حیزبی شوێی عێراق سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24.